من لە ساڵی 1970 لە گوندی ئیسماعیلی سەر و چاوە لەدایک بووم و لە ساڵی 1984 دەستم بەکاری وێنەکێشان کردووە و هەر لە هەمان ساڵ لە ساڵی 1984 دەستم بەکاری سازژەنی کردووە، سازیشم لێداوە، لە زۆربەی ئاهەنگەکان بەشداریم کردووە بە ساز و فێربوونی سۆنیەتی فێربوونی وێنەکێشانەکەشم خۆڕش چییە؟ یعنی بەهرەیە، لە قوتابخانە فێر نەبووم، هەر لەبەر کاری وێنەکێشانیش بوو کە قوتابخانە پێتەواو نەکرا. بەڕاستی کاری وێنەکێشان تەسیراتی زۆر کردە سەر ژیانی من، یعنی دەتوانم بڵێم خوێندنەکەشم لەدەستدا هەر لەبەر کاری وێنەکێشان، بەڵام لەخوای بەزیاد بێ یعنی باش بووم، ینی بەردەوام بووم لە کارەکەمدا، وام کرد کە جێگای ئەوەی پڕ بکاتەوە کە خوێندنەکەم لە قیچوو بوو. ئێستا باش بۆ ئەو شتە برین. کاری سەرەکی من بەڕاستی هەر وێنەکێشانە، ژیانی ڕۆژانەی من هەر لەسەر کاری وێنەکێشانە، ینی لە هیچ موسە و ینی برین لە دەستگایەکی حکومی موەزەف نیمە. من خولیایەکی زۆرم هەیە، ینی زۆر حەزم لە ڕسمیە. دەستکەوتەکەشی کە لە کاری وێنەکێشان دەستم دەکەوێت باشە لە بۆ بژێی ژیانم، پێی بەڕێوە دەستم، ینی تا حەدێکی باشە لەخوای بەزیاد بێ. ئیسان هەر کارێکیش دەکا دەبێت شکر بێ بەو ڕزقی کە خۆیان لە بۆ دادەنێ، ئەمی شکرم بەو شتەی بەڕاستی، یعنی زۆر مەمنونی ئەو خۆیان کە ئەو فکر و بێروەشەی دایتە من لە بۆ کاری وێنەکێشان. ڕۆژانە تا دەوێنە زیاتر دەکێشم، ینی بەلای کەمی دەیوێت دەکێشم، هەر وێنەیەک کە دروستی دەکەم ماوەکەی 10 دقەیە و هەر وێنێکیش دەیکێشم بە هەستێکی زۆر بە بیر و بە قوتێکی گوێچوونێکی بە قوتەوە دەیکەم، چکە من ئەو کارێک کە دەکەم پێم خۆشە سەرکەوتنێکی باش بەدەست بێنم. هەر لە بە هەندێک مای 28 ساڵە کە ئەو کارە دەکەم، وێنە لە هەر کەسێکی دروستکەم زۆر ڕالەیە، بەڕاستی ینی لەلایەن خەڵکەوە دەستخۆشێکی زۆرم لێکراوە تا ئێستا. بەڕاستی من ئەو ئازاد تەنیایی کە ئێستا نازناوم ئازاد تەنیایە، دەتوانم برێم وێنەکانم ئەمنی ناساند بە دنیا. بەڕاستی ینی زۆر جار هەیە کە مقابلەیەکم لەگە کرا لە هەر کەناڵێکی فەزایی بابرین، ئەو خەڵکەی کە لە ئەوروپا بووە، ئەزا هەر وڵاتێکی دەرەوەی وڵات بێ، هاتەوە گوتی کە من توندی تێل لە کەناڵێکی لەوێن دەر کە زانیمانە تو لە مەقەڵای هەولێر ئەو وێنانە دەکێشی، ینی لە بۆ من ناوبانگێکی زۆر باشم پێهیناوە. بەڕاستی خۆی وێنەکێشان وەک شاعیر وایە، شاعیر دەتوانێت هەستی خۆی دەرببڕێ بە شاعرەکانی، وێنەکێشیش دەتوانێت هەستی خۆی دەرببڕێ بە کاری وێنەکێشانەکەی. زۆر شتێ ناتوانانی بە قسەبیرەی بە کارەکەی بە دەستی دەتوانانی بە خەڵکەی بگەێنی. زیاتر خەڵکایان وێنەی خۆیان دروست دەکەن، ئیداشیان بابیان خوشتیان، کسی ڕسمی خۆی دێنی، کوڕێ ڕسمی خۆی دێنێ برین. بەڵام لە کاتی کە داوامی مەکتەبێ هەیە، ئەو کاتە زۆر خەڵک نەشرەی مەکتەبێ دەوێت لە بۆی دروست دەکەم، ڕسمی ناو کتابی هەیە، مامۆستا داوا دەکات لە بۆیان دروست دەکەم، ینی لە بۆ تەلەبان شتی زۆر دروست دەکەم لە قوتابیان. هەیە لە دەرەوەی وڵات دێتەوە ئێرانە کە چای بە وێنەکانم دەکەوێت داوای وێنەی دەکا، وێنەی خۆی لە بۆ دروستکەم، پێی خۆشە لەگە خۆی بیباتەوە پێشانیان بدا لەوێ. ئەوەش تەبعاً لە بۆ من لە بۆ وڵاتەکەشم ناوبانگێکی باشە، ینی هەتا لە میسر لە ئیتالیا لە زۆربەی وڵاتەکان قسەم لەگە دەکرێت، ینی برادرم گەلێک زۆرە، زیاتر لە 1600 زیاتر برادری دەرەوەی وڵاتم هەیە، هەمووش ئەوروپی، هیندیە، تورکیە، فارسیە، عەرەبیە، ینی شەوانە هەتا درەنجی شەوێ، پێنجی شەوێ، چاری شەوێ خەوم نییە، دەبێت جوابی ئەو خەڵکەی بدەمەوە. من تا ئێستا چەند جار دعوت کراوم لە بۆ ئەوروپا، بەڵام نەچووم. هەتا بابرین کەناڵێکی تۆڕێکی فەزای ئەڵمانی هات مقابلێکی لێکردم، دوای هەنجین هەندێک پێ نەچوو، داوا کرام لەوێن دەرکە وەرم بگرن، یعنی بسمێ یەکجاری نییەمەوە ئێرە، بەڵام درم نەهات کوردستان بەجێ بەڕم، نەڕۆیشتم و لە لبنان دیسان هەر ئەوهالە یارمەتیاندام گوتیان دەربەی لەوێن دەر یەکجاری لەوێن دەر کیش بکە، هەر نەڕۆیشتم. ینی هەتا ئێستا چەند جار دعوت کراوم لە وڵاتە ئەوروپیەکان، تا ئێستا یارم بەجێ نەهێشتووە، وە لە زۆربەی کەناڵەکانی شارەوە قسەم کردووە. هەتا سەرۆکی هیندستان ساری 96 وێنەی خۆی لەوێ ڕانات، لە بۆم دروست کرد، لە بۆم ناردەوە، ینی هەتا ناودارەکانی وانیش وێنەوانیشم زۆر پێشاوە، هەتا وێنەی کازم سارم دروست کرد، مقابلەیەکم لەگە کرا لە لبنان، عینەن وێنەکەی منی دیت کە لە مقاڵای هەولێر دروست کردووە، دەستخۆشی لێ کردم لە بۆ ئەو وێنەی.
شارزایم لە ئەکادیمی تەجریدی یعنی نوعی فەن ڕسمەکان ینی شارزای مێلی ئیشەکان بەڵام زۆر بەداخەوە یعنی ئەم لە دەرەوەی وڵات ئیتیمام زۆر پێدراوە بەس لە ناوەی خۆمان هەتا ئێستا هیچ ئیهتیمامیشیان بە من نەداوە بەڵکو چەند جار ینی دەرکردنیشە بۆ لەلایەن سوورتە وشتی بەلەدی وشتیاوە لێرەوە ینی زۆر بەداخەوە هەتا سەردانی پارێزگای هەولێر کاک نەزار هادیم کرد چی لە بۆ نەکردم چوومە لایقانی خۆم چی لە بۆ نەکردم ینی زۆر بەداخەوە کە هونەرمەندێکیانەوە پشت جێ خستووە لە دەرەوەی وڵات ئیتیمان بەتوو بدەن ئیخۆتان ئیتیمامت پێ نەدەن زۆر بەداخەوە مامۆستا لە قوتابخانەی جمهوری داوای وێنەی نەوت فرۆشێکی لێکردین کە بابرین نەوت فرۆشێک وەخت خۆی بە کەروعاربای نەفت دەفرۆشە بەتانچی بەتەنەکەی عالم لە کۆرانان دەیکڕێ داوای ئەو ڕسمەی لێکردین ئەمەش ئەو ڕسمەم نەدەزانی دروستکەم چوومە ماڵێ بابە مامۆستا داوای ڕسمێکی وای لێکردم کە دروستکەم دەستم نەکرد بە قەڵەمی بەناوی ڕسم دروستکردن ئەو کاتە بابیشم ڕسمی لێ دەزانی بەس شتێکیان لە بۆ دروستکردم یعنی وەچی برێ پێ بچێ ئەوە کاتە ئەم گچکە بووم ئیدی زیاتر لە 10,000 ئەو ڕسم دروست کردەوە تا سبەینێ بۆ مامۆستای ببم ئەز ئاخری پێشانی بام داوتم بابا ئەو ڕسمێت دروست کرد بۆ ئەم ژۆتە دروستم کردەوە بزانە مامۆستا ڕای لێ دەبێ بە هەم پێکەنی گوتی فڕمەت زۆر لە من جوانتر دروست کردیە گوتی ئەوە زۆر جوانتر دروست کردێ لە من ئەزا ئەو تەرجیعێک بوو بام یەکەم جار کە قسەی بەم گوت کەچی بردنەوە مەکتەبێ مامۆستا بە قوتابیەکانی گوت سەپرەی لە بۆ لێدەن زۆری پێ جوان بە ڕسمەکە ئیدی لە دووبا مینار گوتی بابێ بزانم بابەت قسەی لەگە بکەم کەچی پێی گوت بگوتبووی ئەوە ئەو کوڕە هونەرمەندێکی باشی دەرەچێت لە کاری وێنەکێشان با بەردەوام بێ ڕێگای لێ مەگرە ئیدی ئەوە لە بۆم بۆ تەرجیعێک لە بە مامۆستا ئەو کاتە هەر وێنەیەکی بمکێشابە ئەو کاتی مامۆستا لە مەرسەمەکەی دەدا لە ژوورێ یعنی زۆر لە بە مشتێکی خۆش بوو لە مەکتەبی جمهوری ئێستا شار ناوی جمهوریە ئەوە یعنی بەڕاستی ئەوە بوو کە وای کردن بوومە هونەرمەندێک شێوەکار ئەو تەرجیعکردنە بوو لای مامۆستای ئەگەر لە هەر وڵاتێشکە بام جگە لە کوردستان ئەمن دەزانم چ هونەرمەندێکم لێ دەرەچوو لە کاری وێنەکێشان بەڵام ئێستا ئەمن لە بۆ بژێوی ژیانم ڕۆژانە دەبێت ئیش ڕسمی خەڵک دروست بکەم ناتوانم ئیبداع بکەم ناتوانم یعنی زیاتر شتێکە دروست بکەم لەبەرەوەی بژێوی ژیانی من زەحمەتە یعنی ئەگە کار نەکەم ناتوانم ئیشێشکە بکەم ینی بەڕاستی ینی لە وڵاتێشکە بام ئێستا لە شوێن ئەوشکە باشتر دەبم چکە من ئێستا چەند مەلزەمەم دانایە خەڵک لەسەری فێرە وێنەکێشان دەبێ فێرە ساز لێدان دەبێ فێرە شعردانان دەبێ ینی ئەم زۆر شتم دانا ئێستا مەوجودە لێرەنا یان چەند دەورەم کردەوە خەڵک هاتە فێرم کردو فێرە وێنەکێشانم کردە فێرە ساز لێدانم کردە ینی من هەر کۆڵم نەداوە ئەنجام نەدایتە وڵاتی خۆم کە ئاسم لە بۆ دەکان ناکە ئەمن پشتم بەخوای قەیمە و بیرروباری خۆشم بە قووەتە ینی ئەوە بە هەمووی هەیە بم کۆڵش نادەم تا مردن بەسەراتێکی زۆر خۆشتان بۆ بژێڕمەوە کەناڵێک لە کەناڵە فەزایەکانی کوردستان چاوپێکەوتێکیان لەگە من کرد هینان تەرتیبات و شتەکانمان ڕێخست ئیتفۆن و میتفۆن و شتەکانیان لە بۆ دانا و جیهاز و شتەکان لە قەلمیان قایم کە قسەی بکەم ئەوان چوو بوون هەدیقەکەی بەرامبەرم لە من دوور بوون وتیانە تو وێنەی خۆت دروست بکە و لەبەر خۆشتەوە قسان بکە برێ ئەوە ساریۆندە دەستم بەکاری وێنەکێشان کردو ینی باسی وێنەکێشانەکەی بکەم باسی وێنەکێشانەکەم دەکرد کاتێکی کەسم لەکن نەبوو ژنەک و کچەک بێرەدا ڕۆیشتن وتیان فەقیرە وڵایەوە شێت بە لەبەخەوە قسان دەکەن نیان دەزانین لە بۆ تەلەڤیزیۆن چکە کامێرەکە لە من دوور بوو بانجی ژنەکە و کچەکەم کردن بابم شێت نەبووی مەکتمەوە کەناڵەوە قسەم لەگە دەکەم بەس ئەوان دوور لە منن دەنگەکە لێرەوە دەرەچێت لە بێ ئیدی ئەوە بەسەراتش گەلە خۆش بوو لە بۆ من داواکاریم ئەوەیە ئاوڕێک لە نەک هەر لە من نەک تەنیا لە بۆ خۆم ئاوڕ لە هەموو هونەرمەندی کوردستان بدەنەوە هونەرمەندانی کوردستان بەڕاستی چیان بۆ نەکراوە تا ئێستا کرایە بەس بەو دەرەجەی نییە بەجێشان بەخۆم برێم ئەمن هەریسم لە بۆ نەکرایە بوومەتە سفری پاش پاریزەی لە باتی یارمەتی بدەن غەدرشم لێکرایە چەند جاران بەس ئەمە هەر جێم نەدایتر زۆر بەداخەوە هیوا ئەواتم ئەوەیە بمە هونەرمەندێکی شێوەکاری یانوەکی جیهانی لە بۆ وڵاتەکەم بەناوبانگ بێ و ئیتیمامیشمان پێ بدرێ هەر شوێنێکمان لە بۆ دابنێ کاکە زوان و سروشتی وڵاتەکەم وای کرد من بمە هونەرمەندێکی شێوەکار ینی ئەوە زۆر ئەساس بوو لە بۆ من ئەنی هەر کاتێک چوبامان ناو چیاکان وێنەی سروشتی کوردستان دەکێشا کە داهاتمەوە بازاڕیش خەڵک لێیان دەکڕێن زۆریان پێ جوان پێی سەرسان بوون بۆ وێنانە لە لای من هونەر بۆ هونەرە هونەر بۆ ژیان نییە بەڵام زۆر بەداخەوە لە کوردستان هونەر بۆتە ژیان هونەر پارەی پێ پەیدا دەکرێت ئەگەنا ئەمن وێنەی لە بۆ هەر یەکێک دروست بکەم هەر کەسێک بێتە لای من پێم خۆش نێ پارەی لێوەربگرم پێم خۆشە بە بەلاش دەبێت دروستکەم
بەڵام ژیانی من لەسەر ئەو وێنە کێشانەیە.